هەڵمەتی بانگەشەی لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە و ئەندامانی کۆمەڵ لە قەزای شارەزور دەڵێن ڕاستگۆیی و بەهێزی بڕیارە سیاسیەکانی حیزبەکەیان بۆ بەرگریکردن لە مافی هاوڵاتیان و بە گشتاچوونەوەی گەندەڵی وای کردووە بە گروتینەوە بانگەشە بۆ لیستی ١04 هەڵوێست و مەردایەتی کۆمەڵی ئیسلامی بکەن. دەنگدان هاتوۆتە پێشەوە و 27 ساڵە خەڵک چەواشە ئەکرێت، خەڵک وتەی گەورەی وتووە و ئیشی بچووکی کردووە. لەبەرەوە داواکەم لە خەڵکی بەعام گەنجان دەنگ بدەن بە ئەو لیستی کۆمەڵی ئیسلامی کە بەڕاستی نوێنەرەکانمان لە بەغا لە پەرلەمانی کوردستان شوێندەستیاندا دیارە، جێگەیان دیاریە، خزمەتیان بە خەڵک کردووە. ئێمە ئەمانەوێ بەم دەنگدانە گۆڕانکاری لە کوردستانە بکەین لەبەرەوەی 27 ساڵە دوو حزبی دەسڵاتدار کە حزبی پارتی وەکێتین خوێن و ئێسقان و گۆشتی ئەم ملەتیان مژیوە بەڕاستی خەڵک تاوە ئومێد و بێتاقەت بووە. هەر ئەوانن وایە کردو لەو خەڵکە بڵێن ناچین بۆ دەنگدان لەبەر ئەوە بەڕاستی داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەین بە تایبەتی حیزبە ناڕازیەکان دژی ئەم دوو حیزبە دەسڵاتدارە هەتا ئەتوانن بەشکم بەخوا پشتیان بشکێنین بە پشتیوانی خوا پشتیان ئەشکێ لەبەرەوە خەڵک هەمووی ناڕازیە هەمووی دەنگی لێبەرز بۆ تۆ. تیمەکانی بانگەشەی کۆمەڵی ئیسلامی لەسەر جەم ناوچەکان بەردەوامن لە نوێکردنەوەی پۆستەرات و وێنەی کاندیدەکان کە بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا زیانیان پێگەیشتووە. هەستاوین بۆ بانگەشەکردن بۆ لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی و پێمان وایە شایستەترین لیستە لە هەرێمی کوردستان کەوا خەڵکی سەر تاپای کوردستان دەنگی پێ بدەن، چونکە لەژێر سایەی ئەم لیستە و لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلڵا مافەکانیان نافەوتێ و هەر ئەم لیستەیە کە لیستی هەژاران بووە بۆیە داوا لە هەموو خەڵکیەکەم دەنگ بدەن بە لیستی ١04 و پێشم وایە ئەم لیستە ئەبێتە لیستێکی سەرکەوتوو. ئەم ساڵ کۆمەڵی ئیسلامی بە شانازیەوە ئەچێتە هەر ماڵێک بە ڕەحابەی سەدرەوە دڵیان بۆ کردوێتەوە، بووەتە حیزبی جەماوەر، بووەتە حیزبێک کە خەڵک ئومێدی لەسەر هەڵچنیوە، چونکە بەڕاستی جیاواز لە حیزبەکانی کە جیاواز لە کاندیدەکانی کە ئەوەی کە لە کۆمەڵی ئیسلامی بنراوە ئەوەیە کە هەر حیزبی گفتار نییە، لە گفتارەوە گۆڕی بۆ کردار و تاقیش کرایەوە، خەڵکێک نییە هاتبێ بازرگانی بە دەنگی خەڵکیەوە بکات. لەبەرەوەی ئەگەر من داوا پەیام هەیە بۆ خەڵکی بە شەرەفی کوردستان، ئەگەر ئەیانەوێ خەمخۆریان هەبێ، ئەگەر ئەیانەوێ جێدەستیان دیار بێ، ئەگەر ئەیانەوێت لە بێ ئومێدی ڕزگاریان بێ، دەنگ بن بە کاندیدەکانی لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی، چونکە بەڕاستی جێگەی ئومێدی خەڵکن. کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە لیستی ژمارە ١04 بە شێوەی سەربەخۆ بەشداری لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق دەکات و بەهۆی هەڵوێستەکانی حیزبەکەش کە بەردەوام لەبەرەی شەقام و دژەگەندەڵی بووە تاکە حیزبەکە چاوەڕوان دەکرێ ژمارەی کورسیەکانی زیاد بکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شارەزور.